بێکاری ئەو دەردەی کۆمەڵگا کە هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە بە دەرچوانی زانکۆشەوە. ئەو قەیرانە ئابووری و دارایی و سیاسی چەند ساڵێکە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت، ڕێژەکەی بەرزتر کردوێتەوە و هەزاران کەسی بە بێکار لە ماڵەکانیان هێشتووەتەوە. نەوەکانی ئاشتی ئەو پرۆژەیە کونسوڵخانەی ئەمریکا لە عێراق بۆ گەنجان و چین و توێژەکانی هەڵەبجەی کردوێتەوە و پرۆژەکە گرنگی بە توانەکانی گەنجان و دەرچوانی زانکۆ دەدات. چالەکەکانی ئێمە هەمووی لە داهاتوە ئەتوان ئیشی لە بواری خۆیان بکەن و بە تایبەت زمانی ئینگلیزی و میوزیک و درومان هەر هەمویان یعنی لە داهاتوە ئەتوان بوارەکانی خۆیان بدۆزنەوە لە ژیانی خۆیاندا و ئێمە هەوڵ دەین ئەمە نەبێتە یەکەم خول و دووەم خول ئەگەر هاوکارمان بن و ڕێکخراویە و کونسوڵخانە بۆمان تازە بکەن و ئەتوانین لە داهاتوودا شتی گەورەتر و شتی زەخمتر بکەین بۆ خەڵکی هەڵەبجە و گەنجانی هەڵەبجەی شەید. لە پرۆژەکانی نەوەکانی ئاشتی 270 گەنج و دەرچووی زانکۆ و چین و توێژەکانی دیکە لە بوارەکانی خۆیاندا پەرە بە توانەکانیان دەدرێت و لە ڕێگەی چەند خولێکیشەوە گەنجان فێری پیشەیەک دەکرێت بۆ ئەوەی چیتر چاوەڕوانی دامەزراندن نەکات و بتوانێت لە ڕێگەی هەوڵ و ماندووبوونی خۆیەوە بژێوی ژیانی دابین بکات. تا ڕادێکی زۆر گرنگە چونکە ئەم خولەمان تاو کرد شەهادەیەکی نێودەوڵەتیمان پێدرێ بە کونسوڵخانەی ئەمریکا و تۆ توانین ڕۆژ لە داهاتووە لە سیڤەکە تا بەکاری بێنی سیڤی خۆت بەهێزکەیت ئەتوانی بەکاری بێنی مەسەن دوکانێ بکەیتەوە یان شتێ بکەیت شتێکی زۆر جوان دەستیان خۆش بێت. من وەکو یەکێک لە بەشداربوون و فێرخوازی خولەکان خولی خەیاتی بە سەرپەرشتی مامۆستا شالیە بەشدار بووم لەم پرۆژەیە. سوپاسی هەموو ئەوانەکەم کە یارمەتی دەربوون لەکردنەوەی ئەم پرۆژەیە. سپاس بۆ هەموو مامۆستاکان ئێمە توانیمان لە ڕێگەی ئەم خولانەوە کۆمەڵێشتی و زانیاری باش فێر ببین. گەنجانێش دەتوانن سوودی لێ ببین. وەک 5-6 بەشی تەیە و بەشی ئینگلیزی، بەشی عەرەبی، بەشی وەرزش لە مۆسیق و خەیاتیش لە هەر بوارێکە تۆ توانی بژێوی ژیانی خۆ دابینکە لە بازار بیانە شوێنە بێت توانی لێرە فێر بیت و لە شوێنی تر ئیسفادەی لێ بکەیت. پرۆژەکە گەنجان و دەرچوانی زانکۆ لەسەر پێیەکانی خۆیان ڕادەگرێت و وێڕای پێدانی بڕوانامەی نێودەوڵەتی دەشتوان نەلی کار بۆ خۆیان دەستەبەر بکەن. گەنجان و چین و توێژەکانیش بە گرنگیەوە لەو جۆرە پرۆژانە دەڕوان و داوا دەکەن بەردەوامی پێ بدرێت. ئەمەش لە کاتێکدایە بەوەی دانەمەزراندنیانەوە بە هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگە لە هەرێمی کوردستان دوای تەواوکردنی خوێندنەکەیان بە بێکار ماونەتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.